ئەقیم السەڵاتە. بۆچی نوێشکە بە ڕێک و پێچی بە جوانی؟ بۆ لذیکری، بۆی منت لە یاد بێ. ئەمە موضوع زۆر گرنگە براکانم. علەتی ئەمر بە نوێژ چییە؟ لذیکری، بۆی خوات لە یاد بێ. علەتی فەرمانکردن بە نوێژ بۆ نیە ماندوومان کە خوای گەورە، بۆی نیە ماندووت کە لە ڕوانکەی سەحیەوە سوودی زۆرە، بەڵام لەوە گەڕێ جارێ ئەو با لەو لاوە بێت. هەموو عیبادەتێک کە خوا فەرزی کردووە سوودی هەیە بۆ لاشت ڕۆژوو، سوودی زۆری هەیە بۆ تەندروستیت، بەڵام لەوە گەڕێ سوودی تر، سوودی گەورەتر کە خوای گەورە ئەساڵەتەن مەبەستیەتی مەقسەدی ئەسیل لە نوێژدا لذیکری، خوای گەورەت لە یاد بێ. با وەقفە بکەین لەسەری. باشە کە خوامان لە یاد بوو چی؟ زۆر. ئەگەر لە یادت بوو زۆر دەکا ئەوە. هەر یەکێک لە ئێمە لە ڕۆژێکدا شەو ڕۆژێک 24 ساعاتە، ئەگەر 8 ساعاتی بۆ خەو دانین 16 ساعاتی دەمێنێت. 15 ساعاتی بۆ نمونە هەیە، 9 ساعات دەخەوێت، زیاتر دەخەوێت. تۆ 15 ساعات تەقسیم 5 کە 5 نوێژی تێدایە چی؟ 3 ساعات. یعنی حساب بکەیت تۆ هەر 3 ساعات جارێک، 5 ساعات جارێک، کەمتر زیاتر بە گوێرەی نزیک و دووری نوێژەکان لە یەکتر تۆ دەچیتەوە لیقای خوا، بەرامبەر خوا دەوەستیت، خیتاب لەگەڵ پەروەردگار دەکەیت، سوپاس و ستایشی ئەو دەکەیت، داوا لەو دەکەیت، یارمەتیت بدا. اهدنا الصراط المستقيم إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم. كتو استعانة لخوا دكي إذا زاني تشحني كبوتو دزاني چۆن فۆرمات دەبیتەوە، تەحدیث دەبیتەوە، ئەبدەیت دەبیتەوە، چۆن ئەو ئیمانەت تازە دەبێتەوە بەهێز و بەتوانایەکەوە تۆ دێیتەوە ناو ساحەی ژیان، چ ڕووناکیەکت پێ دەبێت بۆ ظلوماتی حیات. زۆر کاریگەریە براکانم. یعنی چەند جار ئەو نمونەیە کە باسم کردووە، ئەو مۆبایلی لەبەردەستمانە لە شەو و ڕۆژدا هەیە جارێک هەیە 2 جار پێویستی بە چیە شەحنە، کە شەحنی نەکەی دەکوژێتەوە، ماوەیەک دوایە توو تا پاترێکی زایفە و کوژایەوە، پێویستی بە شەحنە. سیارەکەت پێویستی بە بەنزینە. چۆن لاشەمان پێویستی بە خواردنە، ڕوحمان پێویستی بە غیدایە کە تایبەتە، خواردن نییە، خواردنەوە نییە. پێویستی بە چییە؟ پێویستی بە زیکری خوایە، پێویستی بە نوێژە. ئەو نوێژە شەحنت دەکاتەوە. ئالەتێک جیهازێک کە لە شەو ڕۆژدا جارێک شەحنت نەکرد دەکوژێتەوە. من و تۆش شەحنی ئێمە وەستانە بەرامبەر ڕەب العالەمین، کە لە ڕۆژێکدا 5 جار دەیت دڵت شەحن دەکەیتەوە بە ئیمان و بە نووری خوا، دەزانی تۆ چی لێ دەردەچێت. پیاوێکی ئیمانداری ساڵح إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. ئەو نوێژەیە وات لێ دەکات لە فەحشا، لە منکەڕ، لە خراپە، لە زوڵم، لە ستەم، لە هەمووی بەدوورت دەگرێ. وات لێ دەکات واستعینوا بالصبر والصلاة. گەورەترین مصیبەتت توش بێ إذا حزبه أمر فزع إلى الصلاة، کە نوێژی کرد ئارام دەگرێ، لەسەر شانی سووک دەبێ. بەو نوێژەت ئیمانت بەهێز دەبێ، خوات لە یاد دەبێ، شەرمی لێ دەکەی، خۆت لە حرام دەپارێزی، بەرگەی ئەو هەموو ناڕەحەتیانەی ژیان دەگری. پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ناڕەحەتی و خەفەتێکی بۆ هاتبا نوێژی دەکرد، کە نوێژی کرد بە ئیسراحەتی دەکرد.